لووتکەی وڵاتانی کۆمەڵەی 20 لە شاری ئۆسکای ژاپۆن بە بەشداری 37 وڵات و ڕێکخراو کۆتایی بەکارەکانی خۆی هێنا. لەسەر مێزی ئەو کۆبوونەوەیە کە ئەندامانی کۆمەڵەکە زیاتر بۆ ئەو بابەتە ئابووریانەی ئەو وڵاتانە و جیهان کۆ دەبنەوە، ئەم جارە چەند دۆسیەکی هەستیار لە کۆبوونەوەکەوە دووقۆڵی و سێقۆڵی و گشتیەکاندا باس کران کە گرنگترینیان قەیرانی نێوان ئەمریکا و ئێران بوو. ئەوەی بۆ چاودێران جێگای سەرنج بوو، ڕاگەیەندراوی کۆتایی کۆنگرەکە زیاتر گرنگی بە هێورکردنەوەی دۆخی ئاڵۆزی نێوان ئێران و ئەمریکا دەکات. وەکو لەو ڕاگەیەندراو و لێدوانی سەرکردەکانی کۆمەڵەی 20دا دەردەکەوێت، یەکێتی ئەوروپا و ڕووسیا و چین سوورن لەسەر پاراستنی ڕێکەوتنامەی ئەتۆمی بەو شێوەیەش لەگەڵ هەڵوێستی ئێراندان تا ویلایەتە یەکگرتووەکان. لەوەتەی ترامپ چۆتە کۆشکی سپی نەک تەنیا ڕێکەوتنامەی ئەتۆمی، بەڵکو لە چەندین ڕێکەوتنامەی جیهانی پاشەکشەی کردووە، هەروەکو ڕێکەوتنی ژینگە و نافتا و مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوی یونسکۆ کە وڵاتانی بێمتمانە کردووە بەرامبەر هەر ڕێکەوتنێک لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکان. بۆیە ڕێبەرانی جیهان پێشبینی بڕیاری لە ناکاوی سەرۆکی ئەمریکا ناکەن و خۆشحاڵین بە هەنگاوەکانی. لەبارەی لووتکەی ئەم جارەی کۆمەڵەی 20ەوە گۆڤاری فۆرین پۆلیس ڕایگەیاند کە جارێکی تر خۆسەپێنەکانی ترامپ لە بەستنی گرێبەستەکاندا تاقی دەکاتەوە. نووسەری بواری دیبلۆماسی و ئاسایشی نەتەوەیی گۆڤارەکە ڕۆبێر گرامر دەڵێت جیهان ڕاهاتووە لەگەڵ نەرینی گفتوگۆی ترامپدا کە ئەگەری ئەوەی هەیە بێڕێزی بە هاوپەیمانەکانی بکات بە شێوەیەکی ئاشکرا، دواتر داوایان لێ بکات بە خۆبەستنەوە بە سیاسەتەکانی وەزارەتی دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانەوە. وەکو ئەوەی گرامر پێشبینی کردهبوو، ترامپ گومانی خستە سەر ڕێکەوتن و پرۆتۆکۆڵەکانی نێوان ئەمریکا وڵاتان. بە نمونە ژاپۆنی باس کرد کە ئەرکی خستۆتە سەر ئەمریکا بەرگری لێ بکات، بەڵام هیچ ئەرکێکی نەخستۆتە سەر ژاپۆن لە کاتێکدا ئەمریکا هێرشی دەکرێتە سەر چی دەکات بۆ پشتیوانی وڵاتەکەی. لەو ڕوەشەوە هێرشی کردە سەر سەرۆکەکانی پێشخۆی و بە گەمژە ناوی بردن. دوجار ترامپ جۆرێک لە تێگەیشتنی لەبارەی کڕینی سیستەمی S-400 رووسیەوە لەلایەن وڵاتانی تورکیاوە نیشاندا و ئۆبامای بە هۆکاری ئەو گرێبەسە ناوبرد چونکە ڕێگر بووە لە فرۆشتنی سیستەمی پاتریۆت بە وڵاتە. سەرۆکی تورکیا سەرەڕای داواکردنی لێکۆڵینەوەیەکی نێودەوڵەتی لەبارەی کۆچی دوایی سەرۆکی لادراوی میسر محەممەد مرسی ئۆسکای بە هەلێک ناوبرد کە ڕێبەرانی جیهان لەبارەی راپۆرتەکەی ئەنیسکالارماوە بڕیار بدەن و لێکۆڵینەوەی نێودەوڵەتی لەبارەی تاوانی کوشتنی ڕۆژنامەنووس جەمەل خاشقچیەوە دەست پێ بکەن. هەر لەو بارەوە ڕەخنەی توندی لە هەڵوێستی وڵاتانی خۆرئاوا گرت کە مافی مرۆڤ و کوشتنی خاشقچی دەکەنە قوربانی بەرژەوەندەکانیان، بەڵام لە شوێنی تر وانەی مافی مرۆڤ بە گەلانی جیهان دەفرۆشنەوە.